بۆ یەکەم جار لە مێژوودا دانیمارک دزیتیان نەکرا. بۆ یەکەم جار لە مێژوودا لە وڵاتی دانیمارک ساڵێکی تەواوی بەبێ دزی بەڕێکرد. دزی تاوانێکی قێسەونە. دینی ئیسلام لە هەندێک حاڵەتدا نەبێت سزای دەستبڕینی بۆ داناوە. وڵاتی دانیمارک کە وڵاتێکی ئەسکەندەنافیە بۆ یەکەم جار لە مێژوودا دزی لە بانکەکانی نەکرا. لە کاتێکدا لە ساڵی 2000دا 221 حاڵەتی دزی بانکی تێدا تۆمار کرا. بە شێوەیەکی تەدریجی ئەو ژمارە دابەزینی بەرچاوی بەخۆی بینی تاکو گەیشتە دە حاڵەتی دزی ساڵانە لە ساڵی 2017دا. لە ئێستادا ئەو دیاردەیە بە تەواوەتی کۆتایی پێهاتووە کەواتە نێنی ئەو سەرکەوتنە گەورەی دانیمارک چییە؟ نەقابەی بانکی دانیمارک هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی لەم ساڵانەی دواییدا پشت بە پارەی کاژ نابەسرێت لە مامەڵەکردن لەگەڵ بانکەکاندا. ئەمەش بووەتە هۆی کەمکردنەوەی تاوانەکانی دزیکردن لە بانکەکان. بەو بۆنەوە تاوانبارەکان شێوازی دزیکردنیان کۆڕیوە بۆ دزیکردن لە ڕێگای ئینتەرنێتەوە. ئایا لەو بڕوایە دایت ئەو بیرۆکەیە بۆ کوردستانیش ڕاست بێت یان خەڵکی کورد دەستپاکە و پێویستی بەو بیرۆکەیە نییە بەڵکو پێویستە دزە گەورەکان خۆیان فێری دەستپاچی بکەن؟